کە دڵی نەھێش خوایە هەرچی خەمێک بۆ بڕیار وایە بێتە پێشی من ئامادەم بە بۆمن بێ ئەو هیچ کە دڵی نەھێشی ئەو بۆ من هەموو دونیایە خۆشی من لەگەڵ ئەودایە ئەو بۆ من هەموو دونیایە خۆشی من لەگەڵ ئەودایە گەر ئەونەبێ با بمێنم منیش نەمێنم خودایە بۆی بەڕووناکی ژیانم خۆشی دڵم هێزی گیانم تۆی هەمووی گیریانەکانم هەر تۆی پێکەنینەکانم ئەی خۆشترین خەون و خەیاڵ باوەشمت بۆ دەکەم بە ماڵ ڕۆژێک هەر بە تۆ بکەم کۆتایی بێژیانی تاڵ ئەی خۆشترین خەون و خەیاڵ باوەشمت بۆ دەکەم بە ماڵ ڕۆژێک هەر بە تۆ بکەم کۆتایی بێژیانی تاڵ ئەو بۆ من هەموو دونیایە خۆشی من لەگەڵ ئەودایە ئەو بۆ من هەموو دونیایە خۆشی من لەگەڵ ئەودایە گەر ئەونەبێ با بمێنم منیش نەمێنم